لەگەڵ دلێر سەلیمی هاوکارم پێکەوەین بۆ ئەوەی لەگەڵ ئێوەی خۆشەویست بین گوێگرە ئازیزەکانی ڕادیۆی کوردستان 24 سڵاوی بەرنامەی زمانێمەتان لێبێ خۆشحاڵم ئەڵلقەیەکی دیکە لەگەڵ ئێوەی کۆکردینەوە. لە ئەڵلقەی ئەمجارەدا هەوڵەدەین گفتوگۆ لەسەر شێوازی ئاخاوتنی بکەین. ئەو شێوازە تایبەتە بۆ کۆنتڕۆڵکردنی هەستی بەرامبەر سەرنجڕاکێشان و خستنە ژێر کاریگەری خۆ پێی دەگوترێ زمانی میلتۆن. زمانی میلتۆن چییە؟ لە چ کاتێکدا زۆر کاریگەرە و بۆ ئەو ناوەی لێنراوە و دەرەنجامەکانی چۆنن، بنەمایەکانی ئەو شێوازە چین. بۆ گفتوگۆکردن لەبارەی زمانی میلتۆنەوە پێویست بوو قسە لەگەڵ کەسێک بکەین لەو بوارە توێژینەوەی کردبێ، کەسێکی شارەزابێ. بۆیە دکتۆر شوان نەجمەدین خۆشناومان میوانداری کردووە کە ئەو نامەی دکتۆرایەکەی لەبارەی زمانی میلتۆنەوەیە کە لە بانگەشەی هەڵبژاردندا چۆن کاریگەری دروست دەکات و چۆن بەکاردێ. دکتۆر بەخێربێی. زۆر سپاس بۆ دەستگای میدیایی کوردستان 24، سپاس بۆ جەنابەت کاک عەزەدین. خۆشەویستی خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا لە خزمەت بیسەرانی ئەم ڕادیۆی خۆشەویستێداین بتوانین گفتوگۆیەک بکەین، سوودێک و زانیاریی تازە بە بیسەرانی ئەم ڕادیۆی خۆشەویستە بگەین. ئەمێدەوارم. دکتۆر میلتۆن ناوی ئەو زانە دەروونناسەیە کە توانی کاریگەریەکی زۆر باش لەسەر سەردانی کەرانی یان با بڵێن ئەو نەخۆشە دەرونیانە دروست بکات کە لە ڕووی ئاخاوتنەوە. چ پەیوەندیەکی بە بانگەشەوە هەیە ئەم شتە؟ ئەم کاریگەریە موگناتیسیە دەنجیە یان ئەو کاریگەریە دەنجە موگناتیسیە کە کەسی بەرامبەر دەخاتە ژێر کۆنتڕۆڵی خۆی چ شتێک دەیبەستێتەوە بە بانگەشەکردن؟ دواتریش باسی شێوازەکە دەکەین. ئێمە وەکو لای زۆر بە ماڕوون و ئاشکرایە ینی پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی پلان بۆ داڕێژراوی پێشوەختەیە کە لە کات و شوێنێکی دیاریکراودا ئەنجام دەدرێت. دیارە پاڵێورا و قەوارە و پارتە سیاسەکان هەوڵ دەدەن ئەو پەیام و ئەو بەرنامەیە کە هەیەیان بۆ هەڵبژاردن لە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندن یان دەستگاکانی گەیاندنەوە بگەێنن بە جەماوەر. بەڵێ ئەمە کە باز لە جەماوەر دەکەین دیارەمە بەستمان دەنگدەرە، دەنگدەری پێگەیشت کە تەمەنی گەیشتۆتە ئەو خۆناغی بتوانێت بڕیار بدات. بەڵێ کە گوتت دەنگدەر یعنی پێگەیشت و بەڵێ دەنگدەریان تاک ئێمە هەمومان لە ڕووی عەقلیەوە دابەش بووینە سەر دوو بەش، ئەوانیش بیری ئاگایی و بیری بێ ئاگاییە. ئەو تەکنیکە زمانیەش یەک لە بنەماکانی یان بڵێن بنەماکانی ئەو تەکنیکە زمانی ئەوەیە کە هەڵدەستێت یان هەوڵ دەدات بیری ئاگایی بەرامبەر یاخود تاک بێهێز بکات بۆی بتوانێت بیری ئاگایی ئەو کەسە بێهێز بکات بۆی بتوانێت بە ئاسانی خۆی بخزێنێتە ناو بیری بێ ئاگایەکەی. بیری بێ ئاگایی 195 دەتوانم بڵێم ڕێژەکەی بەرزتریش سەرجەم کار و چالاکیەکانی تاک کۆنتڕۆل دەکات. یعنی ئێمە ڕۆژانە هەموو ئەو کار و چالاکیانەی ئەنجامی دەدەین لە ڕێگای بیری بێ ئاگاییەوە کۆنتڕۆل کراوە. ینی بیری ئەو کەسە لە ئاگایی خۆی دەردەچێت دەکەوێتە ژێر ئاگایی تو. بەڵێ چونکە ئەگەر ئێستا بۆ نمونە من بمەوێت هەر کاریگەر لەسەر جەنابە دروستکەم ئەگەرە تۆ لە حاڵەتی بیری ئاگایی دابی زۆر زەحمەتە بتوانم ڕازیت بکەم یاخود بڵێم لە ناو بازنەی ڕازیکردندا بمەوێ هەڵت خەڵەتێنم کەواتەوە فێڵکردنە. بەڵێ بە شێوازی خۆشناوەتی پێی دەڵێن لە خشتە بردن. بەڵێ یعنی ئێمە هەوڵ دەدەین ینی بۆچی ئەمە هەوڵماندا و تەکنیکە لە هەڵبژاردندا پراکتیزە بکەین یان جێبەجێ بکەین چونکە یەکێک لە ئامانجە هەرە سەرچیەکانی بانگەشەی هەڵبژاردن یان ڕێکلامی هەڵبژاردن یان پاڵێوراو کە دەیەوێت ڕێکلام بۆ خۆی یان بۆ قەوارە یان بۆ پارتە سیاسیەکە بکات مەبەستی ڕازیکردنی بەرامبەرە یاخود باشتر بڵێن بەدەستهێنانی ڕێژەیەکی زۆری دەنگدەران بۆ خۆی چونکە لە دەرئەنجامەکەدا چێ سەرکەوتووە ئەوەی زۆرترین ڕێژەی دەنگدەران دەتوانێت بەدەست بێنێت. بەڵێ
زۆر باشە کەواتە ئەو کردم دەنجیە مگناتیسیە کاریگەرە لەو زاویە یەک دەگرتەوە لەگەڵ کردەی بانگەشەکردن کە کوژانەوەی بیری ئاگاییە و کاراکردنی بێ ئاگاییە لە کەسی بەرامبەرە بەرامبەستی ڕازیکردن چونکە ڕەنگە زۆر جار هەیە ئەمە نەتوانین ئەو کەسە ڕازی بکەین بە تایبەتیش ئەگەر ئەو کەسە لە حالەتی بیری ئاگاییدا ماوە ئەمە چکە ینی وەکو ئاماژە پێکردنێک زۆر جار ئەمە سەرکەوتو نابین بەڕاستی لە خەواندنی یان بێهێزکردنی عقلی یان بیری ئاگایی بەرامبەر ینی ئەگەر لەو حالەتە ماوە ئەمە نەماتوانی بگەینە بیری بێ ئاگایی زۆر زەحمەتە ینی پرۆسی ڕازیکردن بەدەست بێت زۆر جوانە کەواتە ئەمە شێوازێکە لە ئاخاوتن یان دیبلیۆماسیەتی وتاربێژیە من پێم وایە پێ نابێ ئەوە زمان بێ دەبێت شێواز بێ چونکە زمان بریتە لەو دەنگەی لەو شێوە دەربڕینەی کە کۆمەڵێک کەس پێکەوە بەو شێوازە دەئاخڤن قسە دەکەن کۆمەڵێکن یان با بڵین نەتەوەیەک یان بەشێک لە نەتەوەیەک بەڵام ئەوە ڕەنگە لە کاتی تایبەت و لە کاتی جیاوازدا هەموو مثلەن کەسێک کوردە کەسێک عەرەبە کەسێک ئینگلیزە کەسێکی چینیە هەمویان دەکرێت شێوازی میلتۆنیان هەبێ بە زمانی خۆیان ئایا زمان بریتە لەوە یان ئەمەیان شێوازیان زمانە چۆن دەکرێت ناوی لێ بنی زمان ئێستا لە قسەکردنەکاندا ئاماژە بەوە دامەسە بۆ نمونە عەرەبێک یاخود ئینگلیزێک یاخود تورکێک فارسێک هەر کەسێک ئەو شێوازە یاخود ئەو تەکنیکە بەکاربێن چونکە ئەمەیان شێوازێکی زمانی تایبەت نییە بەڵکو تەکنیکە ینی هەموو ئاخێوەرانی یان قسە پێکەرانی زمانەکانی تریش دەتوانن ئەو تەکنیکە بەکاربێن ئەگەرەوە بەهات بە تایبەت با بە زمانێک ینی ئەو کات دەمانگۆ شێوە زمانێکی تایبەت بۆ نمونە تایبەت بە کوردی یان بە ئینگلیزی یاخود بە فارسی بەڵام ئەمانە تەکنیکن تەکنیکی زمانی ینی ئێستا زمان نییە زمانی میلتۆن زمانێکی تایبەت و دیاریکراونیە تەکنیکی زمانی کەواتە دەکرێ ئێمە ورد بینەوە یان هەڵوەستەیە بکەین ناوەکە بگۆڕدرێ نەڵین زمانی میلتۆن یان بڵین تەکنیکە زمانیەکان باشتر و زانستیتر ئەوەیە تەکنیکە زمانیەکانی میلتۆن ینی ئەو کەسە کۆمەڵێک تەکنیکی زمانی بەکارهێناوە بۆ ئەوی کاریگەری بخاتە سەر بەرامبەر جوانە دکتۆر بۆیە من بە وردی سەرنجەدەم یان وردە بمەوە زیاتر بۆ ئەوەی ئێمە بنچینەیەکی تۆکمەترمان لە زمان هەبێ کەمێک لە تەوەرەکە دەرەچم ئەگەر سەرنج بدەمە سەر پاراگرافێک کە لە توێژینەوەکەتدا هەیە داڕشتن لە ڕووی داڕشتنیشەوە من تێبینیەکەم هەبوو بۆ نمونە کاتی دەڵی دەرەنجامە چاوەڕوانکراوەکانی توێژینەوەکە لەو پاراگرافەدا شێوەی داڕشتنەکە بۆ دەخوێنمەوە دەڵێ تەکنیکێکی تازەیە بۆ کاریگەریکردنە سەر عەقڵی جەماوەر و ڕازیکردنی لە ڕێگای بێهێزکردنی عەقڵی بێ ئاگایی بەخۆی بێهێزکردنی ئاگایی تۆ دەتەوێت بێ ئاگایی بکەیت بێ ئاگایی بۆ خۆی بێهێزیە ئەمە لە ڕووی داڕشتنەوە پێم وایە من وەک ڕاگەیانکەرم تۆ وەک ئەکادیمیەک سەرچاوەی زمان و نووسین و ڕێنووسین بۆ ئەوانی دی کامن تۆ هەڵەمان کرد ڕەنگە ئەوانی دیکە ئەو هەڵەیە وەکو ڕاستێک وەربگرن و ببێتە بنچینەی ڕاستی هەڵەکە ئێمە ئەمە بمبورە لەمە ئەگەر بەردەوامی بە پاراگرافەکە بدەم لە شوێنی لە دواتر دەڵێ بەمەش
سوودی زۆری دەبێت بۆ کەمکردنەوەی ئەرک و کات و بواری ئابووری کەمکردنەوەی بواری ئابووری مانای چییە مانای نیە لێرە بۆ بەڕێی من پێم وایە تۆ مەبەستەکەت من دەزانم بەڵام لە نووسیندا دەبێت مەبەست بنووسری بمبورە لەمەدا دەڵێ کەمکردنەوەی تێچوو بەڵێ بە تاکید کەمکردنەوەی ئەرک و تێچووی کات و بواری ئابووری کۆمەڵایەتی مەبەستمان چ بوو مەستە زۆر جار هەیە پاڵێورا و بە تایبەتی پاڵێوراوە سەربەخۆکان هەوڵ دەدەن بە کەمترین تێچوو بتوانن ئەو پەیام و بەرنامەی هەیەە بیگەێنن بە دەنگدەر بۆیە بەردەوام بە دوای شێواز و تەکنیکی تازە دەگەڕێن بۆ ئەوی بتوانن زۆرترین کاریگەری لەسەر دەنگدەر دروست بکەن چونکە پاڵێوراوە سەربەخۆکان زۆرجار لە ڕووی دامی مادیەوە احتیمات دەکەنە سەرخۆیان بۆیە ئەو جۆرە تەکنیک و شێوازانە یارمەتی دەرێکی باش و پاڵپشتێک دەبێت بۆ ئەوان بۆ ئەوەی بتوانن مەبەستەکانیان یان ئامانجەکانیان بپێکن زۆر جوانە دکتۆر بنەمایەکانی زمانی میلتۆن یان تەکنیکەکانی ئەو زمانە بنەمایەکانی چی دووشتی جیاوازن زمانی میلتۆن هەم بە پێی کۆمەڵێک لەسەر ئەساسی کۆمەڵێک بنەما کار دەکات و کۆمەڵێک تەکنیکی تایبەت بە خۆشی هەیە سەبارەت بە بنەماکان سێ بنەمای سەرەکی هەیە زمانی میلتۆن یەکێکیان وروژاندنی سۆزە چۆن ئەتو دەتوانیت لە ڕووی هەست و سۆزە و بەرامبەرەکەت بوروژێنیت زۆرجار ئێمە بە تایبەتی لە دروستکردنی کاریگەریان لە گۆڕینی بیرروڕای بەرامبەر یان بمانەوێت کاردانەوەیەکی ئەرێنی یان نەرێنی لە بەرامبەرەکەمان دروست بکەین زۆرجار لە ڕووی وروژاندنی هەست و سۆز و عاتیفەوە دەتوانین ئەو ئەنجامە یان ئەو مەبەستەمان بپێچین بنەمای دووەم بە بەهێزکردن یا خەواندنی بیری ئاگاییە کە زۆر جار لە بواری دەرونیشدا یان لە بوارە زانستە دەروناسیەکە پێی دەوترێت سڕکردنی بیری ئاگایی یان عەقلی ئاگایی سێم بنەما دواندنە قسەکردن و گفتوگۆکردنە لەگەڵ عەقلی بێئاگاییەکە بەڵێ ئەو سێ بنەمایە سەرەکی هەیە زمانی میلتۆن لە ڕێگەی ئەو سێ بنەمایەوە دەتوانێت مەبەستەکانی خۆی یاخۆت پەیام و ئەو کارەکانی خۆی بەسەر دەوروبەر و بەرامبەردا جێبەجێ بکەن کەواتە لەو پرۆسەیەدا زمانی میلتۆن یان تەکنیکەکانی کە میلتۆن ئیش لەسەر کاراکردنی سۆز دەکات و هامشکردنی یان پراوێز خستنی عەقڵ لە کەسی بەرامبەردا بۆ ئەوەی چونکە سۆزیوی دەخێتە ژێر کۆنتترۆلی عەقڵی تۆ چۆن بووی ئەوە ئاراستە دەکرێت چونکە ینی وەکو ئاماژدانێک سەرتاش باسمان کرد ئەمە هەتاوەکو عەقلی یان بیری ئاگای ئەو کەسە سڕ نەکەین ناتوانین بە ئاسانی بخزێنە ناو بیری بێ ئاگایی کە نەشمان توانی ئەو پرۆسەیان ئەو کردێ ئەنجام بدەین هیچ لە کارەکانمان سەرکەوتوو نابێت یان ئەو مەبەستانەی ئێمە دەمانەوێت بەدەست نایێت زۆر باشە مەبدەئە ڕەوشتیەکان مەبدە ئەخلاقیەکانی زمانی تەکنیکەکانی زمانی میلتۆن لەگەڵ پرۆسەی ئەو دەروون ناسا ئەو زانستە دەرونیە یان ئەو دکتۆرە دەرونیەی ناوی میلتۆن ئەریکسۆن بوو هاوتانە مەبدە ڕەوشتەکانیان ئەو خزمەتی نەخۆشەکانی دەکرد بەڵام ئەوەی دیکە بۆ بەلا ڕێدابردن نا بەڵکو بۆ بە ئاراستەی خۆدابردن بەڵێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەکارەکانی میلتۆن ئەریکسۆن ئەو نەخۆشیێک لە خۆیدا هەبوو هەوڵی دا چونکە ئەگەر تۆ نەخۆشیەکە یاخود کێشەکە لە خۆتدا بوو زۆر باشتر دەتوانیت بە دوای چارەسەر یاخود بە دوای شتی تازە بگەڕێ بۆی سەرەتا گرفتەکەی خۆت چارەسەر دەزانی دەردەکەت چییە بەڵێ ئەوان کە زانی گەیشتە و ئەنجامەی کە ئەو تەکنیکانی ئەو بەکاری دەهێنا بۆ ئاراستەکردنی بیری بەرامبەریان بۆ گۆڕینی بیرروڕای بەرامبەر
کە زانی سەرکەوتوو بووە بۆیە لە حالەتی کە سەرکەوتن لە کارێک بەدەست دێت زۆر کەس دێن ئەو سەرکەوتنە دەگوازنەوە بۆ بواری تر بۆ نمونە ئێستا ئێمە و تەکنیکانمان لەسەر بانگەشەی هەڵبژاردن جێبەجێ کرد توانراوە سوودێکی زۆر لەو تەکنیکانە بەکار بێت بۆ ڕازیکردنی جەماوەر چونکە لێ ناشارمەوە ینی پاڵێوراوەکان هەوڵ دەدەن بە هەموو شێوازێک بتوانین زۆرترین ڕێژەی دەنگدەر بۆ خۆیان لە نێو جەماوەرێکی فراواندا بەدەست بهێنن مەبدە ئەخلاقیەکان ئەو هەوڵیدا لەگەڵ نەخۆشەکان کار بکات بۆ ئەوی بتوانێت بە باشترین شێوە چارەسەریان بکات لەو کارەشیدا سەرکەوتوو بوو بەبێ گوێدانەی هیچ ئەو بیر و باوەڕ و تەنگەژانەی هاتنە پێشی چونکە ئەو مەبەستە سەرەکیەکەی چارەسەرکردنی گرفتە دەرونیەکە بوو لەوەشدا سەرکەوتوو بوو بۆیە تواندرا لە بواری تریشدا سوود لەو تەکنیکە زمانیانە وەربگیرێت جوانە کەواتە مەبدەکان جیاواز بەڵێ بەڵێ چکە ئێمە لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر لە کەسێکۆ بۆ کەسێکی تر ئەو مەبادیانە گۆڕانکاری بەسەردادێت تەکنیکەکانی ئەو شێوازە ئەو زمانە چین بە قۆناغ دەست جێبەجێ ئەکرێ بەڵێ یان چ کاتێک کەسی کاندید یان کەسی جێبەجێکاری شێوازەکە جێبەجێکاری تەکنیکەکە چ کاتێک شکست دێنێ بەڵێ کۆمەڵێک تەکنیکی هەیە زمانی میلتۆن لە هەر بوارێکدا چەند تەکنیکێک سوودی لێوەگیراوە مەرز نییە مەسەد هەر هەموو تەکنیکەکان هەندێکیان بە نۆ تەکنیک دەستنیشانیان کردو هەندێکیان بۆ چواردە هەندێک بە 16 سەرەکی ترینەکانی بەڵێ سەرەکی ترینەکانیان دوو تەکنیکی زۆر ئەساسین کە کاریگەری ڕاستە و خۆ ئەرێنیان لەسەر دەرونی بەرامبەرەیە یەکێکیان پێشگریمانەیە چۆن تۆ گریمانەی پێشگریمانە دەکەی بۆ بەرامبەرەکەت دووەمیشیان خوێندنەوەی بیرە ئەو دوو تەکنیکەش لە بانگەشەی هەڵبژاردندا زۆر سوودی لێوە گیراوە چونکە پاڵێوراویان قەوارە سیاسیەکانیان پارتەکان سەرەتا هەوڵ دەدەن لە ڕێگای پێشگریمانەوە پێشگریمانی ئەو بکەن کە جەماوەر چی دەوێت مەبەستی چییە کێشەکانی چییە تەکنیکی دوم خوێندنەوەی بیرە دەبێت پاڵێوراویان ئەو پارتە سیاسە زۆر زیرەکانە هەوڵدات بیری بەرامبەر بخوێنێتەوە چونکە ئەمن ئەگەر توانیم یان سەرکەوتوو بووم لە خوێندنەوەی بیری بەرامبەر یان بیری جەنابەت ئەوە زۆر بە ئاسانی دەتوانم کاریگەری دروست بکەم لەسرت ئەوجە لە ڕێگای وشە و دەستەواژەی وروژێنەر بێت یاخود لە ڕێگای هەندێک بەکارهێنانی تەکنیکی زمانی بێت بتوانم بۆ ئەوەی سەرنجی تۆ بۆ لای خۆم ڕابچێشم و قەناعەتت پێ بێنم ئێمە شتێکی تریشمان هەیە لە زماندا پێی دەوترێت کاپتەیشن مەیلگۆڕین مەیلگۆڕین دەمیز باسی مەیلگۆڕین و واگا هاتنەوەی بیری ئاگایی بکەم بەڵێ فەرمە ئەو مەیلگۆڕینە زۆر جار هەیە تۆ بیر و باوەڕێک یان بیر بۆ چوونێکی جیاوازترت هەیە لە من دەتوانم لە ڕێگەی ئەو تەکنیکانەوە مەیلی جەنابەت بگۆڕم سەرەتا قۆناغکە بۆ دەست پێ دەکە خوێندنەوە بۆ بیری تۆ دەکەم چی لە مێشی تۆدا دەسۆڕێتەوە بیر و باوەڕی تۆ چوویە ئیتیجاه و ئاراستەی تۆ بۆ کام لایەنە دواتر پێشگریمانەی ئەوە دەکەم ئایا ئەمن تا چەند سەرکەوتوو دەبم لە بەکارهێنانی ئەو دەستەواژانە یان ئەو تەکنیکانە ئەو کاری ئەو پەیامانەی من ئاراستەی جەنابتی دەکەم تا چەند کاریگەر دەبێت بۆ نمونە لەم بانگەشەی هەڵبژاردنەی کە ڕابردوو ڕۆیشت زۆرترین پەیامەکان بە ئاراستەی ئەوە بوون دابینکردنی موچە یعنی پاڵێوراوەکان خوێندنەوەی بیری بەرامبەریان کردبوو یان دەیانزانی چی لە بیری دەنگدەران و جەماوەردا دەسوڕێتەوە و دەخولێتەوە ینی کێشەیەکە بوو گرفتێکە بوو ئەوان توانیان لەسەر ئەو شتە کرد بەڵێ لە کاتی کارکردنی کاندید بەڵێ لە ناو بیری کەسی دەنگدەر بابڕین ئەو شێوازێک بەکاردێنێ بۆ خەواندنی یان سستکردن و پەراوێزخستنی بیری ئاگایی و بیری بێئاگاییەکەی کارا دەبێت و بەدڵی خۆی ئیشی لەسەر دەکا ڕێکەوتوانە بێ هیچ جار بیری ئاگاییەکە کارا بێتەوە یان واگا بێتەوە و کاردانەوەی خراپ دروست بێ بەڵێ ئەجە زۆر جار کێشەکان لەوە ڕوو دەدات بەڵێ کاتێک دەنگدەر یاخود جەماوەر
لە خەواندنی بیری ئاگاییدایە بەڵام پاڵێورا و سەرکەوتو نابێت ماوەکەی کورتخایەن دەبێت کاتێک بە ئاگا دێتەوە زۆر جار تووشی ئاستەنگ کێشە دروست دەبێت یاخود دەبینی زۆر جار هەیە بەرهەڵستی بەرامبەر بە قەوارە سیاسیەکە یاخود بە پاڵێوراوەکە دروست دەبێت و خەڵکێکی زۆر بە ئاراستەی پێچوانە لی دوور دەکەونەوە بە نەک بەو ئامانجێکە ئەو لە سەرەتادای ڕاشت و زۆرترین ڕێژەی دەنگدەر بۆ خۆی کۆبکاتەوە بەڵێ ئەوە یەکەکە لە هەرە خاڵە سلبیەکان زۆر جار هەیە بیری ئاگایی ئەکتیو دەبتەوە ینی لە چوارچێوەیان لە بازنەی خەواندنەکە دێتە دەرەوە ئەو کاتی ئێمە سەرکەوتو نابین چونکە گوتمان ئەگەر هەر کتاچێک یان هەر دەنگدەرێک بیری ئاگایەکەی کارا و ئەکتیو بێت ئەوە زۆر زەحمەت ئێمە بتوانین کاریگەری لەسەر دروست بکەین و ڕازی بکەین چۆن کاندید بتوانێت شێوازێک هەڵبژێرێ لەو زمانی میلتۆنە لە یەک باشترین تەکنیکەکە هەڵبژێرێکە بە ئاگابوونەوەی بیری ئاگاییشی بەرەنگاری نەبێتەوە ینی بۆ نمونە من پێم وایە ڕازگۆبوون لە وتاردا کاریگەری بەو شێوەیە دەبێت کە بە ئاگاش دێتەوە بیری ئاگاییەکەی لایەنە عەقڵیەکەی قبوڵی دەکات بەڕێزت هاتیە سەر هۆکارەکان ئێمە کۆمەڵێک هۆکارمان هەیەوا دەکات دەنگدەر سەرکەوتو نەبێت دەنگدەریان پاڵێورا سەرکەوتو نەبێت یەکێک لەوانە نەجاحەت نەهینان یاخود سەرکەوتو نەبوون لە هەڵبژاردننی ئەو کەسایەتیانەی کە بۆ سەرۆک لیستەکان هەڵی دەبژێرن زۆر جار ئەمەوا دەکات دوای ئەوەی ئەو سەرۆک لیستە یاخود ئەو پاڵێراوە کۆمەڵێک مەلەف و کێشەی پێشووتری و ڕابردوی هەڵدەدرێتەوە یەک لە سەبەبەکانەوەی کە دەنگدەر لێی پاشگەز دەبێت یان بیری ئاگایی ئەو کەسە ئەکتیو دەبتەوە هۆکارێکی تر ینی کورتخایەنی ماوەی پرۆسەی هەڵبژاردنە یعنی زۆر جارەوە لەو ماوە کورتە ینی ڕەنگە ئەو کەسە بە ئاگا بێتەوە ڕاست یان چکە گوتمان لە سەرتا باسمان کرد پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکیە لە کات و شوێنێکی دیاریکراوە ینی کورتخایەن کاتەکەی سنووردار بەڵێ لە هەمان کاتدا هێزی بەرامبەر هەیە کە کار لەسەر ئەوە دەکا پرۆسەکەی تۆ پوچەڵ کاتەوە لەوێ ئەو تەکنیکە دەبێ هەڵبژێرێ پاڵێوراو کە بە کەسی بەرامبەر کۆدەکانی نەکرێنەوە لێرەدا دەبی ئاماژە بە ئاستی ڕۆشنبیری و خوێندەواری دەنگدەر بدەین زۆر جار ئەو تەکنیکە لەگەڵ کەسانی خوێندەوار یان ئەو کەسانی کە ئاستی ڕۆشنبیریان بەرزە زۆر جار سەرکەوتو نابێت مەبەستم چێ لێرە ینی زۆر کەمتر هەڵدەخەڵەتێن چکە بڵێن و نەڵێن ئەوان لە بواری معریفی و زانستی و زانیاریدا شارەزان ینی ئەو وشە و دەستەواژانەی کە بەکاردێت بۆ کاریگەریکردنە سەر بەرامبەر ئەوان زۆر زۆر وریاترن لەوەی کە هەڵ بخەڵەتێن بەوە یەک لەو خاڵانش کە پاڵێورا و زۆر زار شکست دەینی ناتوانێت کاریگەری لەسەر ئەو کەسانە بکە کە ئاسی ڕۆشنبیریان بەرزە بۆیە زۆر جار هەوڵ دەدات ئەگەر لە نێواندوو کەوانە بەکاربێم زۆرتر ئەو کەسانی کە زیاتر ساویلکەن زیاتر بتوانێت لە ناو ئەو کۆمەڵانەی کە ئاستی خوێندەواریان یاخود ئەو ناوچانەی یان ئەو گەڕەکانەی کە ئاستی خوێندەواری و ئاستی ڕۆشنبیریان لە چاو ناڵێم نیەتیان لە چاو ئەوانەی تر لەکە ینی لە ئاستێکی نزمتردا زیاتر ئەوانە دەکەونە بەر شاڵاوی هەڵخەڵاتاندن و ئەو ژێر کاریگەری ئەو تەکنیکە زمانیە ینی پێت وایە جاری وا هەبێ ڕوو بدا پاڵێورا و ئاستی ڕۆشنبیریەکەی ڕەنگە لە کاتی ئاخاوتنی لەگەڵ کەسێکی دەنگدەردا کە ڕوبەڕوویەک دەبنەوە دەنگدەر ئاستی ڕۆشنبیری بەرزتر بێت پێچەوانە بێتەوە کردەکە ینی بیری ئاگایی کاندید بخەوێ یان کەس ببێ زۆر کەس ببێت و سز ببێ کاریگەری دەنگدەر بکەوێتە سەر ئەو بەڵێ زۆر جار ئەو شتانە پێت وایە پەشیمان بوونەوە و یان سەر نەکەوتنی پاڵێرا و زۆر جار
لەو ئیتیزاهەوە دێت کە پاڵێوراوەکە لە ڕووی ئاستی ڕۆشنبیریان ئاستی خوێندەواری لە ئاستی دەنگدەر هەموو دەنگدەرنا بەشێکی دەنگدەران نزمترە یعنی ئەو کاتە بڕوا پێهێنانی دەنگدەر بەو کەسە یان قەنەعات پێهێنان و ڕازیکردنی زۆر زەحمەتتر دەبێت لە کەسێکی تر زۆردا دەڵێن دەنگ مەدە فلانی ئەوە زمانە سادەکەی خەڵک نازانی دوو قسەی بکە کەواتە ئەو زمانی تەکنیکی میلتۆنی لاوازە نەک زمانی تەکنیکی زمانی میلتۆنی لاوازە ئەو کۆمەڵێک هۆکار هەن بۆ ئەوی بتوانێت ئەو تەکنیکە زمانی پێ بەقوت بکە ئەو نیەتی یان شێوازی ئاخاوتنی یان ئاستی ڕۆشنبیری چونکە ئەمە لێت ناشارمەوە ینی هەر ئەو تەکنیکە زمانیانە بەز نییە بۆ ڕازیکردنی بەرامبەر کەسایەتی ئەو کەسە پێگەی کۆمەڵایەتی پێگەی سیاسی ئەو کەسە ئەوانە هەموو هۆکارن بۆی ئەو کەسە بتوانێت ئەو تەکنیکانە بە باشترین شێوە لە خزمەت بەرنمەکەی خۆیدا بەکار بهێنێت چونکە زۆربەی جار ئەو تەکنیکە کە سەرکەوتوو نابێت یان شکست دەهێنێت بەشێکی پەیوەست نییە بە تەکنیکەکە پێویستە بەو ناوەڕۆکەی کە لە ناو تەکنیکەکەدا بەکاردێت لاوازە بەو بەرنامەی ئەو شخصەیەک دوو کەسایەتی ئەو کەسە ڕاست یعنی زۆر جار کەسایەتیەکە ڕۆلێکی زۆر زۆر سلبی دەبینێت چونکە دەبینین لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی یاخود سیاسی و کەسێکی بەهێز نییە شتێکی تریش پێچەوانەی ئەوە زۆر جار دەبینین پاڵێوراوەکە لە ڕووی بەکارهێنانی تەکنیکەکەەوە سەرکەوتون نەبووە بەڵام سوودی لە چ بینیوە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەکەی لە ڕووی پێگەی سیاسیەکەی ڕاستە ئەوانە دوو بابەتی تاواکەری یەکترن هەردووچیان دەتوانن خزمەت بەیەک بکەن بۆ ئەوەی باشترین دەرئەنجام لەو پرۆسەیەدا بەدەست بێت ڕاست خۆی پەیامەکە گرنگە پەیام زمانەکە نییە تەکنیکی زمانەکە شێوازێکە ڕێگایەکە پەیامەکەی پێداڕەت دەبێت تۆ دەبێت پەیامێکی تۆکمەت بەناو تەکنیکێکی میلتۆنی سەرکەوتوودا بگەیەنە دەنگدەرەکە ئێمە باش شتێک لێرە ئیزافە بکەم زۆر جار هەیە لە کاتی هەڵبژاردن ینی تەنها پشت بە زمانی ئاخاوتن نابەستین دەبینی زمانی ئاماژەیان هێماکان بە تایبەتیش ئەو پۆستەرانەی هەڵدەواسرێن زۆر جار هەیە دەبینین کاریگەری ئەو کەسایەتیان ئەو وێنە ئەو هێمایە زۆر زۆر کاریگەری زیاترە لە زمانە دەربراوەکە ڕاستە دکتۆر زۆر سپاس کە لەگەڵم بووین لەم بەرنمەیە ئومێدەوارم سوودێکمان گەیان بێتە گوێگران و ئەوانەی کاندیدیش دەبن زۆر سپاس بۆ جەنابەت کاگەز زەدین سپاس بۆ دووبارە بۆ دەستگای میدیای کوردستان 24 کە ئەو دەرفەتەی بۆ ڕەخسانین ئەمنیش هیوادارم کە سوودێکمان بۆ بیسەرانی خۆشەویستی ئەم رادیۆیە هەبێت زۆر بەخێر بێریسن جێگرانی خۆشەویستی رادیۆ هاودەمانمان لە سوۆسیال میدیا ڕێز و خۆشەویستی عەزەدین و دلێر جارێکی دیش بۆیەوە تاڵقەیەکی دیکەی زمانێمە خوا ئاگای لە هەموو لایەک